یەکێک لە خانمە هونەرمەندە دەنگخۆشەکان کە ئەویش خانمە هونەرمەند ژاڵەیە کە خاوەنی چەندین بەرهەمی جوانە، بەڵام گوێی ئێمە یاخود چەند بەرهەمێکی کەمی ئەو هونەرمەندە بە ئێمە ئاشنا بوو بەشێک لە بەرهەمەکانی بوونەتە یادەوەری لە لای زۆرێکمان. لە ئێستادا بەرهەمێکی نوێی بڵاو کردوێتەوە بە ناوی هاواری ژینگە، بەشێک لەو کلیپە ئەبینین و دواتر قسە و باسی زیاتر لەگەڵ خانمە هونەرمەند ژاڵاکەم سەبارەت بە بەرهەمی. من چنی بی‌طاقتم روزانی لانه یابیم بلام استاکالات لاترم داری نما و سبری پیمه بگو گالان توانی کیه برو بشر هاتون لگا زمین بشر هاتون لگا زمین لكوي لباوش تدقري ما تشد كموت هرما چمكه وشكيشكا كان يكانت هيدادم هيدادم
خاتو ژاڵە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵ من دەربارەی ئەم بابەتە قساکات. خاتو ژاڵە سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو لە ئێوەیچ بەڕێزم زۆر سپاس بۆ میوانداریەکەتان و زۆر سپاس کە کلیپەکە پیشانە دەن بە خاڵک چون بەڕاستی بۆ من زۆر گرنگە ئەو کلیپە بڕواتە ناو دڵی خەڵکەوە. دەستەکانت خۆش بێ. لە ڕێگەی هاواری ژینگەوە هونەرمەند ژاڵە ئەوێ بڵێ چی؟ ڕاست و پاکەکەی لە ڕێ ئەم کلیپەوە ئەمەوێ بڵێم کە ژینگە ئەگەر نەبێ مرۆڤیش نییە. یانێ مرۆڤ زمانێ بەتایبەت ئێمەی کورد بە شەڕی پێشمەرگایەتی بە لەواقع خوێن ڕژاندن بۆ ڕزگاری وڵاتەکەمان خەباتمان دەکرد. ئێستا ئەبێ بەکاری ژینگەکردن و پاراستنی ژینگە زۆرتر لەواقع زۆرتر لە شەڕکردن و خەباتی چەکداری خەبات بکەین بۆ ڕزگاری وڵاتەکەمان لەوەکە لە بارودۆخێکی نالەباری ژینگەی داین. ئەگەر نازانم کوردەخان ئیجازم پێ بدەی پێم خۆشە ئەم مۆزوعە زۆرتر لەسەری باس بکەم. بۆ نمونە مەسرف بێڕەویێ ئاو کە ئێمە لە وڵاتێکی وشک داین، وڵاتێکین کە وڵاتەکەمان خەریکە ئەبینین لە عێراق لە ئێران لە فرێک لەوەقا ڕۆژهەڵاتی ناوین فرێک لە وڵاتەکان تووشی وشکە ساڵی بوونەتەوە بلتەب ئەمە تەسیرەکە لەسەر ژینگەی ئێمەیچ بە فێڕۆدانی ئاو زۆر گرنگە. هەروەها سەوزکردن و شینکردنی ژینگە زۆر گرنگە کە لەواقع هەر کەسێ بەرپرس بێت کە لە ماڵی خۆی ئەگەر حساری هەیە ئەگەر حسارت نییە لە شوێنێکی دیکە درەخت بکێڵێت و بە چاندنی درەخت و دار لەواقع ژینگە شینتر و سەرسەڵستر بکەین. هەروەها ئەگەر سەرنجتان دابێ لە ئەم ڤیددیۆ کلیپا کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم کلیپە بۆ من دروست کرا دووچت ئەمەوێت لە مورد ئەم کلیپە و باس بکەم پێش ئەوە کە باسیەوە بکەم کە کێ کردوویەمانە. یەکێکی ئەوەیە کە کاک شەهید لە واقعە شەهید ڕاجۆ شەریف ڕاجۆ کە بۆ خۆیان ژینگە پارێز بوون بەڵێ ئێستا ڕسمەکەی هەیە ئەو لە واقع گیانی خۆی بەخت کرد بۆ پاراستنی ژینگە لە کاتێکا کە جەنگەڵەکانی خەریک بوو کە ئاگری سە یا بە ئەنقەست ئاگر دەدرا یا ئینکێ بە خاتر گەرمبوونی ژینگە دارەکان دەستەکەن بە سووتان ئەو لە کاتێکا کە خەریک بوو ژینگەی لەواقع جەنگەڵەکانی خامۆشە کرد و دارەکانی نەجات ئەدا لە ئاور گیانی خۆی بەخت کرد و سووتا لەنەوە نەفەقەت خۆی و چوار کەستر کە من زۆر بە جوانم زانی کە داوام کرد کە حتمما ڕسمێک و یادێک لە شەریف ڕاجوەر بکرێت لەم ڤیددیۆ کلیپا چون ئەمە چه باسی ژینگاکە. دووەمین چیت کە ئەمەوێ باسی کەم هەر لەم کلیپا ئەبینین ئێمە لە ناو ئەم ڤیددیۆوە کە بۆ من دروست کراوە بۆ ئەم گۆرانیە دروست کراوە لاوەقە دانەی دولفین ئەوینین دانەی ماسی دەبینین کە ئەو ماسیە خەریکە پیسایی ژینگەی کە ئێمە کردومانە پلاستیکێ بێڕەویە کە ئێمە مرۆڤ ئێمە بەشەر لەواقع بەکاری دێنین و ئەیخینە ناو بەحرەکان و دەریاکان ئەو ماسیە خەریکە خاوێنی دەکا. ئەوە دەرسێکە گەورە بە ئێمەی مرۆڤ ئەبێ بدرێت کە بەڕاستی ئەو ماسیە ئەزانێت کە ئەو پلاستیکە نابێت لەوێ بێ پلاستیک ئەسەن نابێت بەکار بێنین. پلاستیک شتێکی کیمیکاڵە هزار ساڵ دەخانێت تا مزمەحل بێت و بچێتەوە ناو زەوی. ببوورە فرە قسەم کرد. زۆر ڕاستە. ئەم بابەتی ژینگە لە ئێستادا لە جیهاندا زۆر کاری لەسەرکرێت چەندین ژینگە پارێز هەن چەندین ڕێکخراو هەن کە کاریان بڵاوکردنەوەی ڕۆشنبیریە لەسەر ئەم بابەتە و چەندەها با بڵێین ئەستێرە هەن لە جیهاندا هونەرمەندان کە زۆر کاریان بۆ ئەم بابەتە کردووە. پێت وایە بڵاوکردنەوەی کاری لەم جۆرە بڵاوکردنەوەی کلیپێک یان دروستکردنی کاری لەم شێوەیە بە تایبەتی بۆ ئێمەی کورد دەبێتە هاندەر یاخود پاڵپشت یاخود بڵاوکردنەوەی ڕۆشنبیریەکی وەها لە لای هاونیشتیمانیان لە لای خەڵک کە ڕێزی ژینگە بگرن و پارێزگاری لە ژینگە بکەن.
بەڵێ دقیقاً بە شتێکی زۆر زۆر دروست ئیشارەتتاندا ئێمە ڕاستە فەرموو یەکێکی وەکو مایکل جەکسن شاید 20 ساڵ لەمەوە بەر یا 15 ساڵ پێش ئێستا گۆرانێکی بۆ پاراستنی ژینگە و سەرنج ڕاکێشانی مردمی دنیا مرۆڤی دنیا بەوەکە ئاگاتان لە ژینگە بێ ژینگە خەریکە بەرەو لە ناوچوون دەچێوە ژینگە نەبێ مرۆڤیش نییە بەڵام ئەمە فقط ئەرکی بە نەزەر من مرۆڤەکان نییە حکوومەتەکانی هەموو دنیا و بە تایبەت وڵاتانی زلهێز کە زۆر زۆر تەسیریان هەیە لە خراپکردن و پیسکردنی ژینگە زۆر زۆر بەرپرسن بەڕاستی ئەو ئەنازەکە ئەڵبەتە حکوومەتەکان بەرپرسن ئینسانەکان و مرۆڤەکانیش بەرپرسن هەر کام لە ئێمە بەرپرسین بەوەکە ژینگە بپارێزین یانە چه ژینگە بپارێزین کاتێ ئەڵێن خاوێنی ژینگە بپارێزین مەبەست لە خاوێنی ژینگە ئەوە نییە فقط خڵ و خاشا کۆکەینەوە نەخێر مەبەست ئەوەیە کە پلاستیک بەکار نەهێنین هەر شتێکە پلاستیک هەر شتێکە کیمیکاڵە بەکاری نەهێنین بۆ نمونە ئێمە ئەمانەوێ خۆمان مامەکەت پشۆری قاپ و قاشاک پشۆری ئەو شتانە ماڵەکەت خاوێنکەیتەوە ئابی لیمۆ بەکاربێنە سرکە بەکاربێنە ئەو شتانە بەکاربێنە یعنی بزە مۆزوعەکە چەندێک گرنگە کە ئیتە گەیگە سەحەتێکە حتا هەر تاکە کەسێ بەرپرسە حتا ئەو کیمیکاڵە وا بۆ خۆشتن و قاپشتن ئەوشە نەبکاردێنیت حتا ئەوانی چێ لەواقع کەم کەیتەوە مەصرف ئەوەی چە کەم کەیتەوە چونکو وەختی خۆت ناتانی مەصرفیکە خۆت ناتانی ئەوە بخۆی خاکەکە و ژینگەکەش ناتوانێ بیخوا کە ئەو خاک و ژینگە ئێمە سەوزەڵات و گیا و میوەی لێ بەک ئەمەڵ دێنین بەڕاستی ئەمانە شتگەلێکی نوکاتگەلێکی زۆر زۆر زۆرە و تۆ ئەگەر سیرەکەی لەو کلیپا ئەو هەموو پلاستیکە کە خەریکە لە ژینگە فڕە ئەدرێتە ناو ژینگە بەڕاستی بەرپرسیاری ئێمە مرۆڤین تەک بە تەک ئێمە لەگەڵ حکوومەتەکانمانە وەزیفەمانە کە ئاور بدەین لەم بارودۆخە چون دو تا چوارتاز یانە شتێکی زۆر زۆر سادە و ڕۆشنە ژینگە نەبێ مرۆڤیش نییە تۆ سەیری بکەن بوومەلەرزێکە لە باکوور ڕۆیدا و بووە باعیسەوە کە نزیکەی 50 شایەتی زۆرتر خەڵک ببێ بە قوربانی بەڕاستی ئەبێ لەم کارە ساتانە ڕوو بدات تا دڵنیابین و بزانین و متوەجه بوین کە بارودۆخەکە زۆر زۆر خراپە و ئەبێ ئاوری لێ بدەینەوە و هەر کام لە ئێمە نەفقەت هونەرمەندەکان هەموو ئینسانەکان بەرپرسن بەڕاستی لە بارودۆخی ژینگە زۆر ڕاستە ئەگەر قسەی زیاتر لەسەر بەرهەمەکە بکەم تێکستی ئەم بەرهەمە هیچەیە ئاوازەکەی هیچەیە وێنەکان لەکوێ ژیراون بۆ خۆت لەکوێ تۆمارت کردووە بەڵێ ئەم گۆرانیە تێکستەکەی هین کاک سوهەیبە لەگەڵ کاک بەختیار باڵافکەن کە هەردووکیان پێکەوە هۆنراوەکەیان دروست کردووە ئەم هۆنراوانە بە منداومە بە سەید ئەحمەد ڕەواندزی کە لە هەولێر ئەویچ گۆرانیەکەی موسیقاکە و ئارانج و ئەو شتانەی بۆی کردووە هەروەها کلیپەکەی چی من داگمە بە کاک سیروان کەریمی لە ڕۆژهەڵاتی کوردستان کە کلیپەکە لەوێ بە نواندنی ئەو هونەرمەندە بەڕێزانە کە زەحمەتیان کێشاوە کە ناوەکانیان هەموو هەیە ئەوانش کاری لەوەقا ڤیدیۆ کلیپەکەیان بۆ کردووە و کارێکی زۆر زۆر جوانە بەڕاستی و زۆر لەم کارانە پێویستە کە هەموو هونەرمەندان بە نەزەر من هەر کەسێ بەش بە حاڵقۆی جمهور خۆی هەیە ئەبێ بزانین کە بارودۆخەکە چەند نالەبارە و هەستین بە ئەنجامدانی ئاوا کارگەلێک بۆ ئەوە بتوانین ژینگە جوانەکەمان بە تایبەت ژینگەی کوردستان کە زۆر زۆر ژینگەیەکی جوانە بەڕاستی من 30 ساڵ پێش ئێستا من ڕۆیشتومەتە ئەوروپا ئەو کات زۆر کوردستان زۆر سەرسەوز و زۆر خۆش و هەوای فێنک و بەڵام ئێستا ئەبینم زۆر زۆر گۆڕاوە یعنی زۆر پیسترە وشکترە سەوزایی و شینایی کەمترە و دڵی ئینسان دەسووتێت ئەو هەموو ئێمە چون وڵاتێکین لەسەر نۆت خەوتوین و خود نۆت هەبوونی نۆت عامڵێکە بۆ پیسکردن و پیسبوونی هەوا و ژینگەی کوردستان پس کەوایە ئەبێ ئاگامان بێت ناوێ بە بێنەوتیچ نەوت خۆی نعمەتێکە کە هەیەما هەمانەوە ئەبێتە هۆی ئەوە کە وڵاتەکەمان پێشکەوتوتر بێت و ئیسفای موسبەتی لێ بکەین بەڵام لە هەمان کاتا ئاور لە لەواقع کەشاوەرزی کشت و کاڵ ژینگە سەوزکردنی ژینگە ئەو شتانێکی بدرێت ئەتوانێت لەواقع هەماهەنگیەک هاوسەنگیەک دروست بکات لە نێوان نۆت کە هەیە و ئەبێتە هۆی پیسبوون ژینگە و
سەوزکردن و شینکردنی ژینگە بە فێڕۆدانی ئاو زۆر بۆ من جێ ناخۆشیە بەڕاستی هەر کەسێک و بەلۆ ئەخاتە دەرەوە بەر حسار خۆی ئەشۆرێ بەرماڵ خۆی ئەشۆرێ چ پێویستی ئەکا ئێمە هەر دەم خۆڵ دەبارێت لە وڵاتە بە تایبەت بە هاوینانە شدن هیچ فایدێکی نییە وەختێ دوو ڕۆژ دوای ئەوە ڕۆژ دوای خۆڵ دەبارێت بەس کەوایە هەر بەکسکێکی تەر یا ئینکە بە تیکەی پارچێ شتێک مەسەڵەن بتوانێت ئینسان خاوێن بکات و پێویست نەکات پشۆرین یا ئینکە شتێتر کە ئەمەوێ کوردەخان هەر باز ئیشارەت بدەم بەکارهێنانی علاگە بوو بازاڕیکردن ئەوەی چ هەر پێویست ناکە ئەتوانین هەر کامێکمان و کیسێکی متقاڵی بە کەتان بە پارچە شتێک دروست بین کە هەردەم ئەوە بەکاربێنینەوە و تا ئەو ڕادە پێمان دەکرێت پلاستیک مەصرف نەکەین 1000 ساڵ ئەخاینێت تا پلاستیک بڕۆتەوەنەوە خاک و ببێتەوە بە خاک و عامڵی سەرەتانە عامڵی شێرپەنجە و هەزاران ناخۆشیە زۆر خەڵک بەخۆی پیسی هەوا ئەبینی تووشی ڕەبوو دەبێ زۆر منداڵی سەقەت لە دایک دەبێت ئەمانە گشتی هۆی ئەم پیسبوون ژینگەسە زۆر گرنگە بایەخی جدی لێ بێنەوە و هەر کامێکمان بەرپرسین بەڕاستی زۆر ڕاستە ژاڵەخان وەک هونەرمەندێک قسە ناکە ئێستا وەک ژینگە پارێزێک ڕێنمایەکانی خۆی پێشکەشەکە و قساکە دەستەکانت خۆش بێ بینینەوەی سروشتی کوردستان و بەراوردکردنی بە ئەو وڵاتانێک کە تۆ بۆ خۆت ژیانی لێکەیت وای لێ کردیت کە کارێکی ئاوا بەرهەم بهێنیت یاخود ئەو تەوژمەی کە ئێستا هەیە لە جیهانە لەسەر پاراستنی ژینگە وەڵا ڕاستوپاکەکەی هەردووکی کوردەخانگیان من لە بەریتانیا دەژیم لە بەریتانیا زۆر باران دەبارێ یانێ ئەگەر 2 هەفتە 3 هەفتە لە ساڵە کە باران نابارێت حکوومەت خەڵک وادار ئەکا ئەگەر یەک کەس سیارەی خۆی لە بەردرگاکەی خۆی بشۆرێ یا ڕەویە حتا ئاوی دار و درەختەکەی خۆی زۆر لە حەد بدات جەریمێ دەکەن یا حسار بشۆرە یا ئەو کارانە بکە ئاو بە بێڕەویە مەصرف کریە کە ببینن 1000 پاوەند جەریمێ دەکەن وێڕای ئەوە کە ئەو هەمووە شینە کە تاوسان و زستانی وەکو یەکسەر سەوزە هەمیشە بەڵام تۆزێ ببینن باران کەمە بێتەوە هوشداری ئەدەن بە خەڵک و خەڵک قانون و یاساکە هەبێت و ئەبێ ئێمێج هەمان بێت کەس بۆی نییە ئیتر لەوەقا ئاو زۆر مەصرفکە ئەوە عامڵێ بوو کە من ئەبینم لە ڕۆژاوا و وڵاتانی ڕۆژاوایی و وڵاتی وەکو بریتانیا چەندێ بایەخ بە مۆزوع ئەدەن کەچی وڵاتێکی وەکو ئێمەکە وشکە ساڵیە و زەویەکە شەقشەق بووە لە وشکیە و سەوزایی و شینایی نیە خەڵکەکەیچ ئەبینم ڕعایەت ناکەن تەبێعیە من وەکو کەسێکە زۆر لەواقع و ئەرکی خۆمەزانم کە بایەخ بە ژینگە بدەم ئەمە ئەبێتە هۆی ئەوە کە ئەرێ ئاوری لێ بەمەوە باسکەم لەسەری تحقیق بکەم بخوێنمەوە و فێر ببم بەڕاستی کە ئەبێ چی بکەم کە ئەم ژینگە چی لە دەست من تێکە ژینگە بپارێزێ بێڕایەوە کە لە ماڵی خۆم بەلتە وەکو شخصی خۆم زۆر ئاگام لە مۆزوعایە لە هەموو بوارێکە چ بەکارهێنانی مەوادی مەصرف شوویەندە و کیمیکال چ پلاستیک چ بە فێڕۆدانی ئاو هەمووی ئەم شتانە یا دووکەڵ و سیارەی زۆر من خۆم بایسیکل لێ دەخڕم من خۆم بە سیارە نایم و بڕۆم بۆچی چون زانم سیارە چه عامڵێکە بۆ پیسکردنی ژینگە ئەمانە و ئەو کارخانە و ئەوانە هەموو ئەوامڵێکن و ئەمە شتێکی عالەمیە شتێک نییە فقط من مختص بێ بە کوردستان و باسی فقط کوردستان ناکەم بێڕای ئەوە کە کوردستان شاید زۆر کەمە ئیتواقەن نەقشی لە پیسکردنی ژینگە بە نسبەت وڵاتی وەکو ئەمریکا یا وەکو چین یا وەکو کشوەرە ئوروپایەکان ئەوان زۆر نەقشیان زۆرتر لە پیسکردنا وەێ هەوڵیج ئەدرێت هەوڵیج ئەدەن و ڕۆشنگەری ئەم کارە کە من ئەیکەم زۆرتر هەدەف ڕۆشنگەریە زۆرتر هەدەف فێرکاریە ئەوە کە خەڵک بزانن ئەی باوکە ڕۆ ئەمەسە وەزعەکە خەریکە وشکە ساڵی تێت ئەبینی یەکدەحە لە هەوایەک وەکو ئێستا کە ئەبێ زۆر گەرمتر بێ ئەبینین چ باران تێ لە ڕۆحار لە فاوتێ ئەمانە هەموو تەبیعەت و دایکی تەبیعەت خەریکە بە ئێمە ئەڵێ وەزعەکە خراپە ئاگاتان بێت ئەگەر ئێمە هەر ئاور نەدەینەوە هەر بۆمان گرنگ نەبێ بەڕاستی وەکو تەوەرێکە کە خەریکین لەبەر قولی لەبەر پای خۆمانی ئەدەین ئەمانە بووە هۆی ئەوە کە من بەڕاستی بۆم گرنگ بێت کە هەم وەزعیەتەکە بەعام لە کولکوڕی زەویە هەم ئەوە کە ئەوروپا زۆر لەواقع بارودۆخی بە لە حاژینگەیە زۆر باشترە زۆر خاوێنترە زۆر سەرسەوزترە هەوڵ بدەم بکە بنیش لە وڵاتەکەی خۆمە هەر ئۆکارە بکەین ئێمەیج هەموو پێکەوە هەر تاکێ کورد بەرپرسە لە
پاک و خاوێن ڕاگررتنی ژینگە بە معنی ئەو شتانەوە باسم کرد بەکارنەهێنانی کیمیکاڵ و پلاستیک بەرگریکردن لە بە فێڕۆدانی ئاو وە سەوزکردنی ژینگە و بەکارنەهێنانی سەیارە. دەستەکانت خۆش بێ بە نیازی بەردەوام بیت لە دروستکردنی ئەم جۆرە بەرهەمانە یاخود کاری جیاواز. من کە باڵێ حتمما من بەردەوام من پێش ئەوە کە ئەسەن ئەم گۆرانیچە بۆ ژینگە بخوێنم من خۆم زۆر لە بواری ژینگە هەمیشە هەوڵم داوە بنووسم لە تەلەڤیزیۆنەکان باس بکەم لەسەر سوسیال میدیا قسە بکەم سەبارەت بە مەسەلەی ژینگە چون ئەزانم زۆر حدەئەقەل لە 20 ساڵی ڕابردووە ژینگەی کول دنیا زۆر وەزعی خراپە و ئەبێ گرنگ بێ بۆمان لە بواری کارەکانی ترە ئەڵبەتە کە من کاری زۆری هونەریم کردووە ئێستا باسمە کرد بۆ یەکێ لە هەواڵەکانمان ئەموت کە من لە واقعە 15-16 دانە گۆرانی تاکە گۆرانیم خوێندووە تا ئێستا کە بڵاویانم کردگەسەوە هەندێکیان فقط ڕکۆردیانم کردگە و دامناوە کە وەکو سیدیەک دروست بکرێ بەڵام ئێستا بارودۆ وەکو جاران نییە بۆ بڵاوکردنەوەی کاری هونەری و ئەو شتانە کاری هونەریکردن ئێستا زۆر قورستر لە جارانە بەڵام من هەر بەردەوام و هەر کارم کردووە و هیچ حاڵەتێ نەوگە کە لە سکوتا بم لە وڵاتە ئەوروپایەکانی چا من هەمیشە هەردەم لە کۆنسەرتەکان و بەرنامەکان و حەفلەکانە بەشداریم کردووە و هەوڵم داوە ڕاستە شاید وتم لە تەلەڤیزیۆنەکانە چالاک نەبووگم بەڵام کارم هەر کردووە و باوەڕم ئەوەیە کە بێ هەر کار بکرێت و کەسێک ئەگەر بەخۆی بڵێ هونەرمەند یا هەر توانە لە هەر ئەرسێکا هەبێ نابێ بکشێتەوە کەنار و ئەبێ بەردەوام بێت بە تایبەت ئێستا من مەسەڵەن بۆ شۆڕشی ژیان ئازادی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان مەسەڵەن من بۆ ئەوان سرودێکم خوێند سرودەکە زۆر باش بڵاو بووەوە و هەر مۆزوع ڕەبتی بە مۆزوع کوردەوە بێ من وەکو کورتپەرستێک و وەکو کەسێکە خۆم بە کەسێک ئەزانم ئەندامێکی ئەمگەلە ئەبینم کە ئەبێ هەوڵ بدرێت بۆ ڕزگارکردنی ئەمگەلە لە هەموو بوارێکە کە ئێستا مەسەلەی ژینگە بەرجستترین مۆزوع بووی بە نەزەر من. دەستەکانت خۆش بێ بێگومان ژاڵە خانگۆرانی شاری شتێکێکە لەو بەرهەمە جوانانەی کە لە بیرەوەری ئێمەیە هەمیشە زیندووە وا تۆ یەکێکیت لە خانمە کورتپەروەر و چالاکەکان کە هەمیشە جێگای شانازیت بە هیوای تەمەند درێژی بە هیوای بەرهەمی زیاتر سوپاس دەکەم کە لەگەڵ من لەبارەی ئەم بەرهەمە جوانەوە گفتوگۆمان کرد زۆر سوپاس بۆ تۆ.